فەرمانی سێهەم وەڕابطو ئەسڵی مرابەتە چییە براکانم؟ بریتیە لەوەی کە تۆ لە جەبهەکاندا لە کەمینەکاندا بۆ پاسەوانێتیکردن لە ئیسلام و مسلمانان بەرامبەر هێرشی دژمنانی ئیسلام و مسلمانان تۆ لە کەمین دایت و پاسەوانیت، ئەوە مرابطی پێدەوترێ، ئەوە ئەجری زۆرە. جا ئەمڕۆ کە ئەوە نەبێت بۆ من و تۆ مەثەلەن لە بەرامبەر دژمنانی ئیسلام و مسلمانان، یعنی فعلا بە چەک و بە ئەسلحە شتێکی ئەوانیە لە ئارادا ئەمڕۆ بڵندەی ئەوەتە ها جیهادێکی شەرعی کاکە دەی بە هەمومان لەژێر ڕایەتێکدا ئەوەتە کافر هجومی هێنا و ئێمەش پێویستە دیفاع لە ئیسلام بکەین، ئەوە نییە. جا دەبێت شتیوانە بێ. ئێ بۆ نابێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام 10 ساڵی ڕێک عەقدێکی لەگەڵ موشریکین تەوقیع کرد کە چی نەبێ؟ کە شەڕ نەبێ. ئێ بۆ نابێ یعنی چییە؟ یعنی لای هەندێک کەسی نەفام، لای هەندێک کەسی حەماسی دائما دەبێ ئەرپێچی لەسەر شان بێ و بیتەقێنێ و بکوژە. ئێ چی بکوژم؟ ئاخر لە چێ بدەم کاکە تێم گەیەنە؟ ئێمە لەناو وڵاتێکدام کە خەڵکەکەی مسلمان ئێستا چێ بکوژم پێم بڵێن؟ بیکوژە تواقت نەبێ جیهاد دەکەین. حەی عەلە الجیهاد. ئەوەتە حەی عەلە الجیهاد. قڕیان کرد بە سەرسەری ئەو هەموو گەنجە دڵسۆزە داماوە کە وەڵڵاهی بەزەیمان پێیان دادێتەوە. گەنجانێکی دڵسۆز، گەنجانێکی بەپرۆژ بۆ دینی خوا، ئەهلی مزگەوت زۆری ئەوە خەڵەتێنران دەی بڕۆ جیهاد دەکەین. ئێ چون جیهادی چێتان کرد؟ ئەهلی موسڵتان کاول کرد، ئەهلی سووریاتان دەربەدەر و کاول کردیسان چێتان کوشت کاک؟ کام کافرەیە لە ناوتان برد و کام وڵاتی کوفرەیە ڕوخانتان و چه وڵاتێکی ئیسلامی شەیە و بەرپاتان کرد؟ پێمان بڵێن چیتان کرد؟ غەیری ئەو نەبێ گەنجەکانی خۆتان تیادا چوون و گەنجی تری خەڵکیشتان بە کوشدا و لە ناوتان بردن و تەواو. ئێکە ئەوە نییە ئەمڕۆ جیهادێکی شەرعی لە ئارادا نییە، ئێ چی بکەین؟ جیهادی دەعوا، جیهادی دیفاعکردن لە قورئان، لە سنەت، لە عەقیدەی صەحیح، ئەوە لە ئارادایە براکە. بەردەوام غەزوی فکری هەیە، بەردەوام غەزوی عەقەدی هەیە، غەزوی ئەخلاقی هەیە، هەمووی لە ئارادایە. بل مەکر اللەیلی والنەهار إذ تأمروننا أن نكفر بالله ونجعل له أندادا. شەو ڕۆژ تەماشا دەکەین لە هەوڵی ئەوەدا خەڵکانێکە چۆن ئەو میلەتە لە ئیسلام دوورکەوێتەوە، نەکەر میلەتی کورد، میلەتی عەرەب، میلەتی تورک، میلەتی فارس، کەسانێکن دوور لە دین بەردەوام لە هەوڵی ئەوەدان چۆن مسلمانان لە ئیسلام لا بدەن. کەواتە تۆ هەر یەکێک لە ئێمە پێویستە مرابطێک بێت، هەر یەکێک لە ئێمە مرابطێک بێک، پاسەوانێک بێ، پاسەوانێتی لەو دینێ بکە. بەڵام ئەوەیان بە چەک ناکرێ. بەچی دەکرێ؟ ها؟ بە عیلم دەکرێ. ئەو پاسەوانێتی بە عیلم دەکرێ کە شوبهاتی ئەهلی ئیلحاد هاتە ناو مسلمانان بە چەکی عیلم هەڵی وەشێنیتەوە. شوبهاتی ئەوانەی کە ئینکاری لە سنەتی پێغەمبەر دەکەن عەلەیهی سڵاو وسەلام هاتە ناو مسلمانان بە چەکی عیلم بەرەنگاری بیتەوە هەڵی وەشێنیتەوە. شوبهاتی گۆڕپەرست و شەخصپەرستی هات بە چەکی عیلم هەڵی وەشێنیتەوە. شوبهاتی زیادەڕەوی هات بە چەکی عیلم هەڵی وەشێنیتەوە. وەڕابطو هەر یەکێک لە ئێمە پێویستە براکانە، پێویستە پاسەوانی لەو دینە بکەین وەکو خۆی بمێنێتەوە، خەڵک مسلمانان گومڕا نەکات و سەریان لێ نەشێوێنێ.